شایەکەی مامووی ئەو گروپی هونەرمەندانە بوون ئەوانی تر پێشمەرگە بۆ عسکەری فیرار بوو. بەخێر بێتەوە ئاغای گەورە بە کەرکووک. زۆر سپاستانەکەم. من شەماڵ عومەرم، طبعا دامەزرێنەری لابۆری شانۆی لالەشم لە شاری ڤێنە لەمسە. ئەمە دەرفەتێکی زۆر جوانە کە گەڕانێتەوە بۆ ڤیسیڤاڵی شانۆی شەقام. بۆ منیش خۆشە دوای 50 ساڵێک ئەگەڕێمە بۆ یادوەرەکانی مناڵیم لەم بازارە. ئەو یادەوەرانەی لە تەمسیلی ژاڵا کە تۆمارە کرات و جانابێت لەوێ ڕۆڵت هەبوو بەنای ئاغای گەورەی ژاڵا، بکرێت باسی ئەو یادەوەریانەمان بۆ بکەیت. خۆی سەردەمێکی زۆر جوان بوو لەبەرەوەی بەڕاستی کاتی شۆڕش بوو، کاتی جەنگی عێراق و ئێرانیش بوو، هێشتا لادەکان مابوون بەڕاستی. لەبەرەوە تەمسیلی ژاڵە توانی یادوەرێکی مێژووی دروستکە لە زاکیرەی فەردی کووردە، لەبەرەوەی ماوەی زۆر وەسێنرە. دوایی کە جارێکتر کە نمایش کرایەوە مسلسل باڵین زنجیرەکە، ئەو کاتە لادەکان هەمووی تێکدرابوون، ئەو کاتە لە دوای پرۆسی ئەنفالەوە. لەبەرەوە ئەو دیمەنە جوانانەی لادێ بە ئۆرگێنالی خۆی لە فلیمەکە هەیە. ئەمە کاریگەریی زۆر گەوری هەبوو لەسەر باڵین بینەری کورد لە کوردستانە، تەنانەت تا ئێرانیش ئەڕوا هەمووی. بڵێ پێدوانیە ئەو سەردەمەی کە ژاڵا بەڵاوە کرایەوە خەڵکانێکی زۆر بە دیاریەوە دانیشتن و تاکو ئیستێش لە هەر شوێنێک بێت لە پلاتفۆرمەکان بێت لە یوتیوب لێ بدرێت خەڵکانێک هەر حەز دەکەن دیقەتی بدەن و تەماشای بکەنەوە. بەڵێ خۆی پرۆسیش با بڵین لە لاشعوری چەندجیلێکایە، ئەمە زۆر میمە کە تۆ لە سەردەمی خۆیان زنجیرەی شت زۆر کراوە، شانۆ زۆر کرا، بەڵام ژاڵە تایبەتمەندێتێکی گەورەی هەبوو وەکو وتمان زروفی ئەو کاتە سیاسی، با بڵین سوڵتەی بەعەز دەستێکی گەورەی بەسەر کوردستان ئاگرت بوو. پرۆسی ئەنفال وردە وردە هاتە پێشەوە، لەبەرەوە خەڵکیش تەحلیلی لادەکەی ئەمبەر و لادەکەی ئەوبەر، ینی خەڵکی ئاسایی نۆرمال، یانی وەکو بینەر، یعنی وەکو خەڵک دەلالەتێکی سیاسی زۆر گەورەیدا بوو بە پرۆسێسەکە. ماڵعلم پرۆسێسەکە خۆی دەلالەتێکی ئیجتیماعی گەورەی هەیە، بەڵام بەپێی خوێندنەوەی بینەر دەلالەتی سیاسی زۆر قوڵی وەرگرت. لەبەرەوە وەکوتم ئەمە سەبەبێک و سەبەبی دووەمیش کە ژاڵە لێدرایەوە جارێکتر ئەو کاتە لادەکان نەمابوو، زۆربەی ئەنفال کرابوو، بۆیە ئەو دیمەنە ئۆرگێنالانەی کە لەو لادەیانە هەن بۆ زاکری ئینسانی فەردی کوردی زۆر دۆگرنگ بوو. بەڵێ هیچ یادەوەریەکە هین ئەو سەردەما مەسەلا بۆ نمونە شاراوە بێتە تاکو ئێستا باس نەکراوە. شاراوەکە لەوا بوو تۆ کێشەکە زۆر حساس بوو لەبەرەوەی لە دەرکردنی کامێرە لە مؤسسەی عامی سینەماوە لە بەغاوە بۆ کوردستان شتێکی ئاسان نەبوو، بەسەر موافقەتی ئەمنی گەورەی ئەویست. جا کێشەی ئەمەکە لەوا بوو لە سلێمانی جێی شەیوو لەبەروی کامێری مؤسسەتان پێ ئەبێ جێیش بێ حیمایەتان کە. لەو لادیانەش هەمووی دەوروبەر هەمووی برادرانی پێشمەرگە بوون، فیراریشی سۆر لێبوو. حتا من بیرمە ئەو دیمەنی کە کرا شایەکەی مامووی ئەو گروپی هونەرمەندانە بوون ئەوانی تر پێشمەرگە بۆ عسکەری فیرار بوو کە وتمان شایە بۆ بەیانی هەمووی بەجلی جوان و لە لادەکانی ترەوە کە چین مفاجئە بوو، مەڕیان سەربڕی بوو، ژنە پیرەکان دەستوری کۆنی کوردەواری برنج و شلیان حازر کرده بوو. لەبەرەوە ئەم حاڵەتێکە ڕەنگە بینەر ئاگای لێ نەبێت.